بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر قورئان خوێندن و هەروەها هونەری ئیسلامی بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەحمەد مەجید کە یەکێکە لە با بڵێ مەتوانم قورئان خوێنە مەحەلیەکانی خۆمان کە سەوتێکی بەرجەستە و ناوازەی هەیە ئاشناتان دەکەین بە سەوت و خزمەتەکانی لەلایەکەوە خزمەت بە قورئانی پیرۆز و لەلایەکشەوە بە سرودا بە تایبەتە ئیسلامیەکان کە جگەلەوەی کە سەوتێکی باشی پێوەیە و خۆشی پێوەیە بەڵام لە هەمان کاتدا ئاوازدانەری بەشێک لە سنوورە کۆنەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان بووە. بەخێر بێ کاک ئەحمەد. سپاس بۆ دەرفەتە بەخێر بێ. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. با سەرەتا لەسەر قورئان خوێندنەکەەوە دەست پێ بکەین. لە کەیەوە سەرقاڵی قورئان خوێندنی و زیاتر لە چه شوێنێکە و بە چه شێوازی قورئان دەخوێنیتەوە؟ وەڵام قوربان گیان لە ساڵی 83 ئیتر کە دەستم کردووە بە نوێژکردن و ئەوەیش قورئانەکەش لەگەڵ هاتووم بەڵام بە شێوەی بڵێن نەک شێوەی ئەوەی کەوایسە خەریکم بە وەکو ناسنامەیەکی خۆم بەڵام ئیتر لە بیرمە لە 84 هەتا 85 دەستم پێ کردو یعنی بۆ نمونە لە مزگەوتەکانە خوێندوومە و کاتە لە جومعانە قورئانە خوێنرا بیرمە لە 84 دەستم پێ کردووە زیاتر لە سەر مقامی میسری. باشە لە ینی لە ناو مزگەوتەکە و حوجرەکانە تەنها قورئان دەخوێنیتەوە یاخود لە خول و مسابقەوەمانەیە بەشداریت کرد؟ لە مسابقەی نێودەوڵەتیە بەشداریم نەکردووە بەڵام ئیتر زیاتر لە مزگەوت و لە بۆنە ئاینیەکانە و لە پرسەکانە. زۆر باشە ئەگەر چەند ئایەتێکمان بۆ هەڵبژێری چەند لە سوورەتێکی قورئانی پیرۆزدا بۆمان بخوێنیتەوە. لخدمتنا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يا عبادي لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون
يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون صدق الله العظيم. بما بالتقليدي محمد ستيغمان شايو برحمتي خوای لێ بێ. رحمەتی خوای لێ بەڵێ. خوا پاداشت باتەوە لە قورآن خوێنەکانی تری میسرە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ کە بەڕاستی ئەتوان بڵێن ڕۆحی موسڵمان ئارامەکەنەوە معنەویاتی موسڵمان بەرزەکەنەوە بە جیاواز بە ئەوانەی کە زیاتر تەرتیلە خوێنن. زیاتر کامیان وە کۆڵی کاریگەری و زیاتر تەقلیدی کامیان دەکەیتەوە؟ وەڵا زیاتر وەکو تەقلیدەکە هەر منشاوی ڕەحمەتی لێ بێ. بەڵام ئەوانەی تریش وەکو محەممەد شەحاد خوا عەفوی کات ئەو هەر بوون بە مەدرسەیەوە محمودی کوڕی ئەنوەری کوڕی دکتۆر عەبدولناسر سەعد حەرڕک ئەوانە ئەو دکتۆر ئەحمەد نوعی نیعە وازانم ناوی ئەوەیە ئەوانە سەوتیان خۆشە لای من. ڕاستە فەرمی. لە هونەری ئیسلامیە جێپەنجەتان دیارە بێمان خۆشە باسێک لە ئەزمموی خۆتان لە هونەری ئیسلامی و لە سرودی ئیسلامی لە دانانی ئاوازی ئیسلامیە لە کێوە دەستان پێ کردووە و تا ئێستا بە نزیکەی چەند ئاوازتان بۆ سرودە ئیسلامیەکاندانەوە خۆشتان لە وتنەوەی سرودەکانە چیتان کردووە؟ وەڵام من ئەوە تقریبان بڵێن کاتێکە لە سەرەتایی بووم بڵێن دوی ابتیدایی ساڵی 76 مامۆستاکان نەزانێ و کاتە هەموو مناڵێ هەر بۆ خۆی هەر سەوتێر خۆش کرد سەوتی ناسکە هەستیان کردو بیانی کە من دەنگ خۆشە ئەو کاتە بڵێن ئەو کاتە گۆرانیان پێوتم هینێکی بڵێن کاتە مناڵ بووین نەمانەزانی بەس دوای کە هاتین ئەوە گەورە بووین هەر الحەمدوللا ئەو نەشید و ئاواز و شتانی کە حەزم لێ کرد زیاتر ئیسلامی ئەو شەری مامۆستا مەحوی مامۆستا جەمال بێدار ئەو شاعیرانە ئاوازم بۆ دائەنا و هەر بە دەنگی خۆشم تۆمارمە کرد. ئەو کاتەش 76 نسکۆی شۆڕشی ئەیلول بوو عەرەبات بوویەوە ئێرەمە بەسمێ ناو کاتە مناڵ بووم بەڵام ڕێگریان نەکرد من ئەو کاتە مناڵ بووم بەڵامی تر ئەوەی کە بڵێم وەکو دەنگخۆشیەکە تیاما بوو الحەمدوللا جا لە بیرمە هەر لەو بڵێن لە دوو بتایە بووم ئەمەسایەکمان بوو ئەوی ئەحمە محاجە بوو ئەلبەتە ئافرەت بوو ئەوی تۆ قورئان بخوێنە قورئان بخوێنە تەمەم کاتە خۆ مناڵ بووم قورئان باش نەزانی بەڵامی تر دوای کە گەورە بووم و بڵێن خۆم ناسی خەڵکانێک وتیان کاگیان تۆ الحەمدا دەنگت خۆشە بۆ شتێکت نییە شریتێکت نییە ئەمانە ئێترەوە بوو 92 لەسەر بڵێن ئەرکی خۆم لەگەڵ تیپی مۆسیقای بڵێنە و کاگە نوڕقەرداغی تیپێکیان هەبوو لە لێرە بڵێن ویان تۆمار کردم ساڵی 92 دوانیشم لەگەڵ ئەو کاک مستەفا بوو لە هەولێر تۆمار کرد دوو بڵێن 11 تراکم هەیە بڵێن زۆر باشە باست لەوە کرشیاری بەحوی و مامۆستا جەمالی بێدارت کردو ئاوازت بۆ داناون و خۆت تۆمارت کردو شارەکان کامانن ئێستا خۆی دەتوانی جارێک شارەکانمان بۆ بڵێیتەوە وڵات ئەوەی کە لەبیرم بێت لە خزمەتانە یەکێ لەوانە بڵێن شێری مامۆستا مەحوی ڕەحمەتی خوای لێ بێ
لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خێمەیتان و پۆشینە ئەو بڵین ئاوازم بۆ دانەوە لە 2006 ساڵە تۆمارژ نەکرا یەکێتر لەو شارانە وەسا سید ئەحمەدی نەقیب ڕەحمەتی خوایان لەبێت لە یادی کۆچی مەحویاوە توێتی ساڵی 1904 ئەوە یاران هەموو ڕۆین بە بێژێ من بەجێما و دڵم ڕەش ڕەنگ و ڕووزە دوو سپی بوودی دەکەم چاو سام دوانەیەکێکیانمان بۆ بڵێ لە خزمەتانە کامیان دڵێ ئەوەی لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خێمەتان و پۆش لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خەیمەیتان و پۆشینە و لە سایەیدا شەڕابی بەزمی عوشرات گێریە جۆشینە و لە سایەیدا شەڕابی بەزمی عوشرات گێریە جۆشینە و ئای لەکێ پرسم دڵی بۆ پڕ لە خوێنی حەسرەتە یاقوت عەزا پۆشی چیە و کێیە جلی پیرۆزە بۆشینە و عەزا پۆشی چیە و کێیە جلی پیرۆزە بۆشینە و ئای وتم بۆ ڕوت و پوتنە و کەسانەی عاشقی ڕوتن وتی شان و شکۆهی زیندە دڵ هەرژان دەپۆشینە و وتی شان و شکۆهی زیندە دڵ هەرژان دەپۆشینە و کوڕی بێتە سەرەمدایە زەمانە مەمکی کەس نادا کەسابە شیری شەفقەت مەحویە لەم شێرە دۆشینە و کەسابە شیری شەفقەت مەحویە لەم شێرە دۆشینە ئەمە ئاوازانە چۆن دانی بوویان واللهی ئەوە مامۆستاجەرە هەر وەکو چۆن ئەڵێ شیعر بەهرەیە وەکو چۆن بڵێ ئیلهامە هەر تقریبا ئاوازی چێت و قەڵبەوە کەسەکە یعنی شتێک نییە بڵێ وەڵا دروستیە کات ئێستا بۆ نمونە مەسەلەی سەوت خۆشی ئەوەی کە خوای گەورە پێبەخشێ سەوت خۆشی جیاوازە لەگەڵ بڵێن ئاوازە سەوت خۆشی ئەو کەسە بێ ئەو سەوت خۆشی تیابێ بۆ نمونە بە تەمرین نییە بڵێ تۆ من وەڵا تەمرین ئەەکەم بۆ نمونە لە 20 کیلۆ ئەیبم بۆ 100 کیلۆ بڵێن بە ڕۆژانە سەوت خۆشی ئەمە خوای گەورە بەهرەیەکە و داوێتی بەڵام مەسەلەی ئاوازەکەیش ئەو کەسەی تر وەکو بڵێ بەخشێکی خوای گەورەیە بەڵێ لە دانانی شارە خۆت هیچ دەستێکت هەیە هەیە شعری خۆت بێت هۆنراوی خۆ بێ ئاوازی ژەری خۆت بێ وەڵایی ئەوەی کە لەگەڵ کاگەنوەرە تۆمارمان کرد دەر شعرێ بوو لە شێرەکەم لە ڕاستە لە بیر نەماوە کاتی خۆی نەمنووسی بوو هەر خۆشم ئاوازم بۆ دانابوومانە بەڵام شێری خۆم هەیە بەڵێ ئاوازت بۆ چەند هونەرمەندی تری ئیسلامی داناوە وەڵاهی ئاوازم بۆ کەس داننا بەڵام ئاوازی منیان بۆ نمونە ئۆتۆتۆ دوایی پیان وەکە لێکە لەوانان کاک بیلال کێوانی بەڵێ بەڵێ کاتی خۆی وتی ئەو کامە بۆ ئاوازی کە کاک بیلال کێوانی بەکاری هێنایەوە لێرە ڕێز و سڵامان بۆی هەیە یەکێ لەوانە هێن بۆ ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گونا یەکێتر لەوانە هەر کە خۆی وتبێتی لەگەڵ ئەو کاک سەفی نابووە بزانم ئەوایەران هەموو ڕۆینەوە لە 9 ئاوازان تۆماریان کرد دوای من گوێم لێەوە بووم جا پیانوتە کاکەوە ئاوازەکەی تۆێتەوە دەوتم کاکەشا بڵێم چی دەستان خۆش باس لەوە کرد خۆت شاری خۆت
وەکو خوێندنەوە شارەکان باسی چیەکەن ئەگەر وڵاهی زیاتر شێرەکانی من هەر هیچ سەردەمانەیە و هیچ ئەم بێتاقەتی خەڵکو و تو تۆزێکمان بۆ بخەن و لەو شارانە مادام سەردەمانەیە بە هەنێک گوێمان لێ بێت زیاترەوانەی من بڵێن کلاسیکیە کۆنە بڵێن یەکێ لەو شێرانم ئەڵێم دێن و دەڕۆن و ڕادەبیۆرن گشت دەخۆن درێنی دەم و دەستیان خشت هەی لە هەوای هەینی ئەوانە وەی کەمەی گەمەی دەوای ئەوانە ئیدی دەمێدی دوور دێتە دیدیان بێپەندێ لە دوێ لەو مردوی دیتیان چەنێ لە چەنێ چۆ هەر ئەچێ هەر چەنێ بۆ لای چەنی خۆی ئەچێ خەسر و قەمەرەت قومنیت قەمەر بێ بێگوێ قەدەربی قەبرت سەخەر بێ تەمە ئەمە تۆزێک بڵێن ئەبێ خۆم نیکەمە هەنێک فەلسەفیشە بەڵێ بەڵێ یا شێریتم هەیسە بۆ من ئەڵێم کەبابی بابی بێ بابان بە کەبابی بێ کەبابان بە دەینی دنیای دەنی دینت دەبا نەدەی لە دەمی لە دەمی دەمت دەدا کەدەم لە دەم ئادەم نادەم کەدەم گەدەم یا کەدەم لە دەرد نادەم بە سەمی سەهمی سینەی سەما بە سامی بەسێ سەما ئەمانم وەکو شتێک ینی خوای گەورە پێی بەخشوم ئەنا من لە هیچ مەدرسەیەکی نازان کلاسیکی و نازان ئەوانی کەوا خۆیان ئەو شاعرانە خۆیان تیابین من وەکو بڵێ خوای گەورە پێی بەخشوم ئاستی خوێندەواریەکە تا من تقریبا 10 ساڵی خوێندومە تا 10 ساڵ خوێندومە لە مەکتەبا بەڵێ لەوە زیاتر نەتخوێندووە نەخێر زۆر باشە لە ئاوازی باس لەوە کرد کە 11 تراکیش لەو لە تۆمار کردووە لە هەولێر پێم وایە ئەوانە چی و چی بوون و سرودانێک کە تۆمار وەڵاهی ئەوانە یەکێ لەوانە شێری مامۆستا جوتیار بوو ئەوەی کە ئەڵێ ئەی لاوی دڵ موسڵمان هانەوە پەنای تەنگانەکەم هەچە شێرەکەم لەبەر نەماوە یەکێ لەوانە شێری مامۆستا جەمال بێدار بوو هەر یەک لە ئێمەدارێک بڕوێنێت لە ژیاتی ئەوەی لەقێک بشکێنێت دوایش نایە باسوودە وتوێتەوە بەڵێ نازانم کێوتوێت یەکێتر لەوانە بڵێن ئارەقم کرد و نەژاتی هەر نەدام دەردی گونا ئەوە شێری مامۆستا بێخودە ڕەحمەتی لێبێ یەکێتر زۆربەی شێرەکانی مامۆستا جەمال بوو لە ڕۆژ ئەو شەو ڕۆژەی بە دوای یەکدا دێن بە پێی وەرزی ساڵ کرژە بنەکشێن ئەو باهاشن شێرەکانم لەبەر نەماوە چ بەرهەمێکت بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم هەتا ئیسا نەمبوو عەجیبە خۆی شمەر بێتاقەتم پێی ئەمە شتێ بکەم یعنی ئینشاڵڵا تۆزێ دیار بێ بە گوێبیستی چەند ئاەتێکتر لە قورآنی پیرۆز بین ئەگەر بە شێوازێکی تر بەزەر 2000 میسریەکە بە تیلاوە خۆشە بەڵ هەر بە تیلاوە بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى
أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى صدق الله العظيم. وپاداشت بات دەستەکانت خۆشە بەس بەڵام بۆچی بە تەنها میسریەکان والله تر هەرخۆم حەزم لە دەخلی دێوانی تر ناکەی نا بس ترتيل الحمد لله هي بس جلال عادة تلاوة يا مصرية عراقي عراقي ناكم نا عراقي وخام يجي لجام بس وليد إبراهيم يجي سورة يوسف وليد إبراهيم أشواني والله هيك وليد إبراهيم كما دنگ لەوە شتو حەزی شي لێ ناکەم اینجا بەڕاستی میسریەکان لە هەموو شتێکە بەتایبەت لە ئەتوانین بڵێن ئەدەبی ئیسلامی قورئان خوێندن فکر تەفسیرە پێشەنگی هەموو مسلمانانن ڕەحمەتی خۆیان لێبێ والله ڕاستەوەی منیش ئەوە جەلال هەموو ڕۆژە غەیری تیلاوەی میسری ئێتر من شابی عەبدولمونعیم تۆخی بە ڕەحمەت بێ ماشاءالله بەڵێ ئەویش دەنگی زۆر خۆشە ماشاءالله زۆر خۆش ئەم عەبدولمونعیم تۆخی ئەوی مەساڵەکانی هێشتا گوێمان لێگرت ئیتر عەبدولباستە و شەحاتەکانە بەڕاستی باش کاک ئەحمەد سەوتت ماشەڵڵا خۆشە بۆچی بەشداری هیچ پێشبڕکێکی نێودەوڵەتی ئیقلیمی پێشبڕکە ناخۆیەکان هیچ بەشداری وەڵای خۆی ئەوە مامۆستا جەلال ئەوە زۆر کەس زۆر پرسیارم لێک یعنی من حەزم نەئەکرد لە ڕووی بڵێن پرسەخانەوە من بناسرێ منیش وایە کەسێک وایە هەنی دیار بوایە ئەوە زیاتر گلەیم لە دوو حیزب ئیسلامیەکە هەیە هەم لای خۆشیان ناڵێ وەلای جەنابیشتانەوە خەڵکی ژاهر با بزانێ چونکە ئەوە ئەوان دەستی منیان بگرتایە بیان تا کاکیان ئیتر تۆ ئەمە ئیشی تۆیە ئەمە بێ بە پیشەی تۆ ئەبێ بە میهنەی تۆ لەبەر من خەڵکانێک بێن بۆ نمونە بە یەکۆ بۆ مەسلەی قورئان خوێندن ئیتر مەسلەی ئەوەی کەوا سەوتی خۆشە گوێی لێ بگرم گوێم لێ بگرن بەڵام بەداخۆ من سیر کێسە و هەموو گەنجانی کە توانیویانە خۆیان دەربخەن و سەوتی خۆیان بە سەوتەکەیان خزمەتی قورئانی پیرۆست بکەن لە پێشبڕکە بچووکەکان نابیگرە لە مەحەلی و لە شارەکەی خۆیان بەسەر میدیاکانی خۆمانەوە بیگرێت تا پێشبڕکەیەکی نێودەوڵەتی هەمووی خواستی خۆیان بۆ خۆ حیزبی ئیسلامی ناتوە دەستیان بگرێ یا حیزب ناتوە دەستیان بگرێ بەڵام لە فڵان کەناڵ بۆ نمونە پێشبڕکەیەکی قورئان خوێندن دەکرێتەوە خۆ ئەمە ینی حزب چیت لێ بکا بنێرێت چگە لەوەی ئەو هەموو گەنجەی کە خۆیان بەشداری دەکەن و توانیویان ئەوەندە حسابێسە لە پەیامان بەرنامەیەت کردووە دڵنیام لە دوای ئەمە خەڵکێکی تر دەیەوێت تۆش داوەتکا بۆ ناو بەرنامەکانی خۆی یاخود بۆ فیستیڤاڵێکی خۆی بۆ مەراسیمێکی گەورەتر جیاواز لە پرسخانەوە خۆ ئاماژەت وەک خۆت ئاماژەت پێکرد بۆیە ینی هێندێک کە گلەی لە حزبە ئیسلامیەکان دەکرێت با ئەوەندەش دەبێت گلەی لە خۆت بکەیت کە نەتوانیەوە بەشداری و پێشبڕکەیانە بکەیت ینی بۆچی نەتکردووە والله من کە ئەڵێم ینی گلەی یەکەم لە حزبە ئیسلامیەکان تامان حزبی تر ئەوە کێشەی هیچ کێشەیەکی نییە من بەرەو پێشەوە بڕۆمە بەرەو پێشەوە نەڕۆم من ئەڵێ نازم هەیە کە ئەو گلەیەکەم بە ڕووی نازم حزب ئیسلامیەکانەکە لە ڕووی هونەری ئیسلامیەوە کە فەرامۆشیان کردووە من وەک ماسە جەلالگیان من لە شعرەکانە ئەلبەتێر کەسێک باسی خۆی بکە دوو لە ڕووی قورئانەکە و جەنابتان هیچە ئەبێت لە دەرەوە خۆی باس کرێ کەسانی بێ باسی بکەن هەڵی سەنگێنە من لە ڕاستیە وەکو الحەمدەکە لە خزمەتی قورئانەکە بووم نەوە قورئان خوێنە ناسرام لە شعرەکان نەوەکو شاعیرێک دەرکەوتم لە ئاوازدانەکەی نەوەکو نەشید بێژێک یا سرود بێژێک دەرکەوت یعنی لە ڕاستیە ئەمە من بڵێم خەفەتی پێ ناخۆم خەفەتی پێ خۆم چونکە من خەڵک زۆر پێم ماڵێ بڕواتە من لە مەراسیمی تەعزیەکانە یعنی سەم وەکو قورئانی کە لە خزمەتی یابووین خوێندم ئەوەی تەعزیە نییە لە ڕاستیە بڕواتە پیاوی وە هەڵساوەت ینی ئینشەڵڵا مەبەستم وە نییە وەسفی خۆم بکەم ینی کابرا عەرەب بووە هەڵساوەتم لەولای ماچ کردوم توێتی من 20 ساڵ نازانم چیم خوێندووە مەسەلەی ئەدای سەوت و چی ئەوانە لە بەغا نازانم چ مەدرسەیەکی بوو ینی ڕەحمەبوونی باوکیەوەی کردووە ئەو قورئانە چۆن فێر بووی یا من ئەو ساڵە مامۆستا نەجمەدین ناردمی بۆ سەنتەری حکمەیە لێرە بڕواتە ئەو پیاوانە وتیان کاکا من تۆزێ قورئان بۆ بخوێنە کە بۆم خوێندن هەر ئەم سورەتە بە سوبحان الله سوورەی زوخرف بوو بڕواتە بێ مامۆستا جەلال ڕەحمەبوونی باوکی تۆیان کردن کاکا هەموو قورئان لەکوێوە فێر بووی وەڵاهی برا ئێمە وەکو تەلەبەیت ینی سوپاس بۆ خوای گەورە ئەوە فەزلێکی خوای گەورە بەڵام من کە گلەیەکەم ئەلبەتێ نازمان هەیە ینی معقول نییە سە من شای ڕەحمەتی خوای لێبێ
لە 47 ساڵی و 48 ساڵی وفاتی کردووە ماشەڵڵا ئەو کەسەی شەکەیتر تا قیامەت من چەندێک قورئان بخوێنم چەندێک قورئان بخوێنم منشاوی هەرچۆن خوێن بێتی منشاویە بەڵام ئەحمەدێکی وەکو من بیخوێنم منشاوی نییە چونکە ئەو هەرچۆن خوێندی بێتی منشاوی بوو زۆر باشە کۆمپلەیەکی تر لە سرودێک یا هەنراوێکی تایبەت بەخۆت کە هاتە بۆمان بڵێ بۆی کە بەپێی کاتی بەرنامەکە دوجار بە قورئانێکی تر کۆتایی بە لە خزمەتان چیت هەیە لە وەڵا بڵێن ئاوازم هەیە بەڵام مەگەر بڵێ شێعرەکانم لەبەر نەبێ بەڵام تر و شێعری ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گونا باش لێ فەرموو ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گونا لەرز و تاداری خەجاڵەت خۆم ڕۆزاردی گونا ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گونا لەرز و تاداری خەجاڵەت خۆم ڕۆزاردی گونا مشتە تۆوێ دانەوێڵەی چاکەشێک نابم کەچی دایمان هەڵگەڕوارگێڕی دەکەم واردی گونا دایمان هەڵگەڕوارگێڕی دەکەم واردی گونا وەکەسێ لایدا لە ڕێحۆلی بیابان وە منیش نفسی بات پێم تەیەکەم هەردوو ئەو هەردی گوناه نفسی بات پێم تەیەکەم هەردوو ئەو هەردی گوناه ئەی خوددا گەر مشت و ماڵی لوتفی تۆ چاری نەکە ئەی خودداوە خۆرە ئاوێنەی دڵێم گەردی گوناه ئەی خودداوە خۆرە ئاوێنەی دڵێم گەردی گوناه دەست خۆش بێ یاخوا کاک ئەحمەد لە شاعیرە کلاسیکەکان ئەوە مەحوی و ئەمەش بێ خۆت بە ڕەحمەت بێ کەی تر هەیە کە ئێستا بۆونە مەولەوی لە سۆز و مناجات لەگەڵ خوایە ئەتوانین بڵێن لووتکەی شاعیرانی کوردی گرتووە نالی لە جوانبێژی و ڕەوانبێژیە مەحوی لە حیکمەت و فەلسەفەیە بەڕاستی یعنی مەبەستمەیە تەنها مەحوی و بێ خوددایان بوونە شاعیرانی تر کەی تر دوتۆ لە شاعیرانی کلاسیک بەڵام ماوەسا نالێەوە ماشەڵا بێ پیاوێکی وەکو ماوەسا عەبدولکەریم دەڕیز ماشەڵا ڕەحمەتی خوایان لێ بێ بەڕاستیەوانە ئەو سێ شاعرم زۆر ینی زۆرم خۆش شوێن ینی وەشەنی لایشە مەحوی مەولەوی نالی زۆرم خۆش شوێن بەڕاستی ئەوانە فەخرێکی میلەتەکەمان شانازین بۆ ئێمە ئەوان تیژە الحەمدلەوە سابێ خودم بەڵام ئەوان ماشەڵا لە چڵە پۆپان ینی بەدەر لە زمانی کوردی بۆ منە زمانی فارسی نزیکە لێمەوە عەرەبی لەبەرەوەی کە زمانی ئاینەکەمانە هیچ بەرهەمێکت هەیە بەو زمانانە ناوەڵا نیمە ئەی بە هەورامی نیمە خۆت خەڵکی کوێ مامۆستا ئەحمەد سادق سەرکەوتوو ئینشەڵڵا زۆر باشە بەڵام سەرنجام جەمال بێداریش هەر هەورامی زمانێکی خۆشەویستە خۆشەویستمە زۆر باشە بەرەبەر بە کۆتایی بەرنامەگەین پێمان خۆشە کە ینی چەند ئاەتێکی تر لە قورئانی پیرۆزمان پێشکەش بکەیت پێمان بڵێ لەسەر کەم جارێک نەحوی کام یەک لە قاڕیەکان دەیخوێن وەڵا هەر ئەگەر منشاوی بێ یا ئەگەر ئیجازە بێ ئەو تەمە زۆرم تۆما کردووە لێرە لەبەر لە بیرم نەچێتەوە ینی ئاوازی تایبەت بخۆتن بەڵێ ئاوازی خۆمە ئاوازەکانی خۆمە ئەتیادی خۆ بڵێن تەماشای لەبەر مەقامەکان لێرە زۆرن یەکێ لەوینانە بڵێن حەزەکەم بۆ پێشکەشی جەنابتانی کەم ئینشاءڵڵا زۆر باشە کاک ئەحمەد من ناوبڕێکی کوردوەر دەگرم و دوایی دەچینەوە لای قورئانی پیرۆز بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەمەوە لاتان بۆیە لەگەڵمان بمێنەوە بۆی کە
گوێبیستی دەنگ خۆشیەکەی کاک ئەحمەد بین کە قورآنی پیرۆزمان بۆ دەخوێنێتەوە. هەلێکی ناوازە لە ئەکادیمیای پەیامەوە. ناوەندی ئەکادیمی پەیام هەڵدەستێت باکردنەوەی خولی مۆشن گرافیک بە هەردوو بەرنامەی ئەدۆب ئافتە ئیفێکت، ئەدۆب ئیلیسترەیتر لە تایبەتمەندیەکانی خولەکە بە شێوازێکی پراکتیکی ورد لە سەرەتاوە تا ئامادەکردنی پرۆجێکت لەگەڵ فێرخوازان دەبین. بۆ بەشداریکردن و زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە 1950 151 90 90. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. صدق الله العظيم. یاخوا دەنگ و دەمە دەرخۆش بێ و هەمیشە وەکۆڵێ دەنگت لە خزمەت قورآنی پیرۆز و هونەری ئیسلامیا بی و نمونەت زۆر بێ بۆ کۆمەڵگە. دەست خۆشە کاک ئەحمەدیان، بەرنامەکەت ڕازاندەوە، زۆر بە خێر بێ خۆشحاڵ بووین بە میوانداریکردنی بەڕێزت. خۆی گەورە وەکۆڵێ سەرکەوتوت بکات لە بوارەکە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا گەیتە ئامانجەکانی خۆش ئەوەی کەم جارێت بەشداری پێشبڕکردنی دەوڵەتیەکان بکەین. ئینشاءڵڵا ئێوەی لە ڕێگەی ئەوەی ئینشاءڵڵا شتێکم بۆ بکرێت ئەوە چاکە و ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستانم، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم ڕۆژمان لە بەرنامەی پەیامی ڕۆژ. ڕێز و خۆشەویستی دەرێنەر و کامێرەمان و دەنگەڵگر وەروە ڕیاز کاکە مەحموود و جەلال محەممەد قبوڵ بفەرمونون تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.